لەچەند ڕۆژی ڕابردوو چەند جارێک هەم هاتم لەگە ئومێد سەباح کردێکێ سەدای دەنێم هەمیش تەلەفۆنم ڕۆ کرد ناویێت کردی ئەزانم بۆ دەبڕی ئەزانی بە خۆی و براکەی چکەت نەچیان کردیە هاوڕێم برا لە سەبرای هیچ بەرپرس نییە بەڵام هەموو ئەوانەی لە سلێمانی منداڵی بەرپرسەکانەوە برای ئومێد سەباح و خزمی ئەو مەسئولانە کە خەتی کە خەڵک دەکوشن و تیرۆ دەکەن و لیان دەدەن بەدەسەڵاتی براکانیان دەکەن ئەگەنا لە ڕووی فکریەوە کەس بەرپرس نییە لە ڕووی قانونیش و ناتوانێت برای لەسە برایەکی بکری ئەوە دەستە خانەی بێئەخلاقی و هاوکات نامێت دنێرم دەخینتەوە جواب ناداتەوە دەبێ ئەتەکێتە لە کاتێکدا نزیکەوە دەبارناسی هەر سەرۆشی دیوانیان زوبەری وەزیرانە بەس کاچ خۆم لای مە کوڕە بەحسەکەی جارانی ها خۆ تێنەگەی بێت تەیرەکی زۆر گەورە دا ئەمە ڕەخنەمان لە بەرپرسەکانی توێت چی یعنی هەوڵ دەدەین بە زمانێکی جوان گفتوگویانە بکەن ئامادەنین ئاوران ئومێد سەبا سێبەری مەسرور بارزانیە سەتا هەشتای ئیشەکانی مەسرور ئەو دەیکە تا ئەن بەس ڕێبەر ئەحمەد لە بۆی هەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە مەسرور بکە ئەگەنا هەموو دەبی پەیوەندی بە ئومێد بکەن بە قوبات تاالبانیشەوە بە وەزیرەکانیشەوە دامەزراندن هەموو ئەو دەیکە دەسەڵاتێکی باڵای دایکێ مەسرور بارزانی لەو ڕوانگەەوە لەسەر تاوانی براکەی دەویستمان قسەی لەگە بکەین ئەو هەواڵانی بە ئێمە گەیشتە هەم لە ماڵی ئەو قوربانیان هەڕەشە لێ کردیا هەم نابی لە میدیاکان قسە بکەن هەم ئەگەر هی زۆر هەیە بە زۆرەمنێ سڵحیان لەگە بکەن کەەوە تاوانەکە پێگەی سیاسی ئیداری خۆت بەکاربینی لە بۆ دامرکانەوە لە بۆ ڕێگری لە مەسلە یاساییەکان ئەوڕێیان هەر لەو بارەوە ئێمە ئەگە سیرکەین هەولێر لەو ماوەی چ بووە 2000 سەرتراشیان ڕوویدایە ئەمنێرەی ئێندرا لە تەق و تۆق کرا کوڕی عەلی قەلابی دونیەکە چی بریندار کرد لە دنیایەک شت ڕوویدایە ئەوە پارێزگار و بەڕێوەبەری ئاسایشی پارتی ئەڵێن کەسەکانمان گرتی ئێکاچی خۆبخۆ لێرەش لە سوید و لە ئەمریکاش کە جەریمەک زۆر دەبی لە ماوەی مەسەرەن ئەو حکومڕای سە بەرەی چەپ لێرە دۆڕایەک سەبەبی ڕئیسی ئەوە بوو مافیا و کوشتن زۆر بوو پێیان زەبت نەکرا لە علم ئەوانەی کە لە کوردستان دەکرێت لە هەولێر دەکرێت هەموو بەرپرسی پارتین دەیکەن علم ئەلێرە هەمووی 1985 پەناهەندە تاوانەکان دەکەن بەڵام لەبەرەوەی حکوومەتەکە کۆنتترۆلی تاوانی پێ نەکرا دۆڕا ئێستا ئەوانە دێن جەماوەریوان بەرپرس و کادریوان دێن خەڵک دەگری و دەکوژی کەچی دەێن وڵا بۆ کانماگر کاچ خۆم ژینگەکەتان لەبارە دیتانە کوڕە هەژارێک لایەنی حزبشکە لە هەولێرە بنمونە خەڵک بکوژی دیتانە لە سلێمانیویش هەتا لایەنێکی پارتی بکوژی ئەوە ژینگە سیاسەکەیە ژینگە سیاسەکەی وای کردێ بۆیە چێشلەوە نیە تاوانبار دەکەن چێشلەوەی پەروەردەی ئەندام و حزبەکانتان بەرپرسەکانتان پەروەردەیەکی بەڵتەچی خۆیان لەسەروی یاساوە دادەنێن چاوی من ئەوە ئابڕوچونێکی زۆر گەورە بۆی نابی تۆ دوو کەست گرتیان دوو ڕۆژکە بەریان دەدەی سڵحیان لۆ دەکەی وەچی دەیان تاوانی تر و کێشەی خەڵک دەبی لەوە بیتن پێ بڵێ دەبی ئەو حزبە سزا بدرێ وەکو چۆن نەسوید بەنمونە ئەو حزبە بەرەیەک سزادرا لەسەر ئەوەی نەیانتوانی تاوانی مافیا کەمکەنەوە ئەزە مەسەلەکان ئەوە نییە ئومێد سەباح سبەی بچی برات گرتی و دوایە بەری بدەی پێگەکەت بەکاریان پارێزگارویان ئەوە سوکاتی بە شارێک دەکەن کاچی خۆم ئەنگۆ بۆ مانگە چەند تاوان بەرامبەر خەڵکی هەولێرێ بکەن کاتش خۆش